ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم کە جارێکی دیکە بە بەرنامەی ئاسۆی بەرابەری دەبمە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیزان لە بەرنامەی ئەم هەفتەماندا دەمانەوێت لەسەر بارودۆخی ژنانی زیندانی سیاسی و بە تایبەت ژنە زیندانی سیاسی کورد زەینەب جەلالیان قسە و باسێکەین بە میوانداری هاوڕێ زەینەب بایزیدی چالاکی سیاسی کە لە وڵاتی ئەڵمان لە ڕێگەی سکایپەوە بەشداری بەرنامەکەمانە. پێشەوەی کە بڕۆینە لای هاوڕێ زەینەب راپۆرتێکمان لەسەر بارودۆخی زەینەبی جەلالیان ئامادە کردووە، دواتر دەگەڕینەوە لای ئێوەی عزیز. 16هەمین ساڵی زیندانی کردن با زەینەب جەلالیان قارەمانی خۆڕاگری لە زیندانەکانی ڕژیم لەبیر نەکەین. زەینەب جەلالیان زیندانی سیاسی لە زیندانی یەزد بەبێ ڕەچاوکردنی پرەنسیبی جیاکردنەوەی تاوانەکان 16 ساڵەی سزای هەتاهەتایی لەم زیندانەدا بەسەر دەبات. خاتوو جەلالیان سەرڕای کێشە جەستەیە زۆرەکانی لە چاودێری پزیشکی پێویست بێبەش بووە و سەرچاوەیەکی ئاگادار لە دوایین بارودۆخی ئەم زیندانیا بە هێرانای ڕاگەیاند. زەینەب تا ئێستاش بەبێ ڕەچاوکردنی پرەنسیبی جیاکردنەوەی تاوانەکان لە زیندانی یەزدایە. سەرڕای چەندین کێشەی پزیشکی وەک نەخۆشیەکانی گورچیلە و هەرس، بەڵام لە چاودێری پزیشکی دروست بێبەش کراوە و هەروەها چاوەکانی تووشی کێشە بووە. سەرچاوەیەکی نزیک لە بنەماڵەی خاتوو جەلالیان زیاتر ئاماژەی کرد. هەروەها دایک و باوکی ئەم زیندانیە سیاسیە بەهۆی پیری و بەساڵاتچوویی و دووری ڕێگاوە ناتوانن بە شێوەیەک چاویان بە منداڵەکەیان بکەوێ. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە مانگی جۆزەردانی ساڵی 1393 ڕایگەیاند زەینەب جەلالیان مەترسی لە دەستانی بینایی بە تەواوی لەسەرە و پێویستی بە چارەسەری خێرا هەیە. بنەماڵەی جەلالیان جەخت لەوە دەکەنەوە کە کێشەی بینینی زەینەب جەلالیان دوای ئەشکەنجەدان دەستی پێکردووە. لە پەیوەندیەکی دیکەدا لە 3 خەرمانانی 1396 واتە 25 ئابی 2017 بۆ زەینەب جەلالیان کە لە زیندان بە سەختی نەخۆشە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕایگەیاند کە پێویستی بە چاودێری پزیشکی تایبەتمەندە لە دەرەوەی زیندان، بەڵام بەرپرسانی زیندانەکە بە سەرسەختیەوە ئامادە نەبوون بیگوازنەوە بۆ نەخۆشخانە. لە 13 ئایاری ساڵی 1399 گواسترایەوە بۆ زیندانی قەرچەک لە شاری وەرامین. 13 حوزەیرانی 2019 زەینەب جەلالیان لە زیندانی قەرچەک تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوو. لە ڕۆژی شەممە 31 خەرمانانی 2019ەوە زەینەب جەلالیان بۆ داوای گواستنەوەی بۆ زیندانی خۆی یا ئڤین دەستی بە مانگرتن لە خواردن کرد. ڕۆژی 20 تەمموزی 2019 ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی داوای دابینکردنی خزمەتگوزاری پزیشکی و چارەسەری بۆ زەینەب جەلالیان و 2 زیندانی سیاسی دیکەی کرد کە تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوو. ڕۆژی پێنجشەممە 10 ئابی 2019 ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە راپۆرتێکدا ڕایگەیاند زەینەب جەلالیان دوای ئەوەی پشکنینی کۆڕۆنا پۆزەتیڤ بووە بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەم دۆخەمانی لە خواردن گرتووە، بەڵام دوای 5 تەمموز ناچاری دیار نەماوە. ڕۆژی 5 خاکەلێوەی 2019 زەینەب جەلالیان لە زیندانی قەرچەک وەرامین بۆ زیندانی کرمان و لە 3 خەزەڵوەری 2019 بۆ زیندانی دیزل ئابادی کرماشان گوازرایەوە و لە مانگی نۆڤەمبری 2019 بەبێ ئاگاداری پێشوەختە زەینەب جەلالیان بۆ زیندانی یەزد گوازرایەوە. ژیاننامەی زەینەب جەلالیان. زەینەب جەلالیان لە ساڵی 1361 لە شاری ماکۆ لەدایک بووە. ساڵی 1393 هەتاوی لە شاری کرماشان دەستبەسەر کراوە. سزای لە سێدارەدانی لە مانگی کانونی دووەمی ساڵی 2008 بە تۆمەتی ساختە لە ڕێگەی ئەندامبوون لە گروپی پژاکەوە دەرچووە و
لەلایەن دادگای باڵای وڵاتەوە پەسەند کراوە. دانیشتنی تۆمەتەکانی زەینەب جەلالیان وەک هەمیشە بەبێ ئامادەبوونی پارێزەری بەرگری بەڕێوەچووە و تەنها چەند خولەکێکی خایاند. کەسوکارەکەی دەڵێن جەلالیان ئەو تۆمەتانە بە ساختە دەزانێت و لەگەڵ دادگا و ئەو کەسانەی لە دادگا دانیشتوون ڕەتی دەکاتەوە. هەروەک باسکرا لە کۆتاییدا بێدادگاهی وەک هەمیشە لە کۆماری ئیسلامیدا لە ساڵی 1388 بە تۆمەتی پەردەپۆشکردنی محەڕەبە لە چەند خولەکێکدا لەلایەن چەند جەلادێکەوە سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا. دادگای باڵا کە کۆمەڵێک کۆنەپەرستی خوڕافات لەخۆ دەگرێت لەژێر فشاری ڕای گشتیدا ناچار کرا بڕیارە ناڕەواکانی کەم کاتەوە و سزای زیندانی هەتاهەتایی بەسەردا بسەپێنێت. زەینەب جەلالیان یەکێکە لە قارەمانەکانی بەرخودان لە زیندان. سەرەڕای توندی ئەو ئەشکەنجەیانەی کە تایبەتمەندی کۆماری ئیسلامین هەرگیز یەک گوشەی لە قسەکانی لێپرسینەوە پشتڕاست نەکردوێتەوە. نەرگس محەممەدی چالاکوانی مافی مرۆڤ سەبارەت بە چاوپێکەوتنی لەگەڵ لە زیندان نووسیوێتی تا ئێستاش ڕوخساری لەبیرمە چاوەکانی کونکەر بوون، ئیرادەیەکی ئاسنینی هەبوو، قسەکانی ورد و حسابکراو بوون و زیندانی بە شێوەیەکی ڕستەیی بە هیچ دەزانی. زەینەب وتی سلولەکەم دەربیجەیەکی نییە و دوای چەند مانگ شەو ڕۆژم لەدەست دەرچوو. جارێک پێم وا بووشەوە ددانەکانم شۆر تا بخەوم. بەندیخانە دەرگاکەی کردەوە و وتی وەرە دەرەوە. وتم دەمەوێت بخەوم. وتی وەرە دەرەوە. چوومە ناو ڕاهڕەوەکەوە و دەرگاکەم کردەوە خۆل لە ناوەڕاستی ئاسماندا بوو. ئەم زیندانیە سیاسیە لە نامەکەیدا بە بۆنەی ڕۆژی جیهانی ژنانەوە نووسیوێتی من لە پشت ئەم دیوارە بەرزانەی زیندانەوە دەژیم بەو هیوایەی ڕۆژێک بێت بە باوەشێکی پڕ لە گوڵی یاسمین کوڕنۆش بەرم لە بەردەمتانە و بە دڵی میهرەبانتان لقێک یاسمینتانە پێشکەش بکەم. شۆڕشی ژن ژیان ئازادی بە پێشکەوتنەکانی لە قوڵایی کۆمەڵگادا دەتوانێت توانای بەدیهێنانی خواستی زەینەب جەلالیەکان ئەم قارەمانانەی بەرخودان و خەبات لە زیندانەکاندا بدۆزێتەوە بە کونترۆڵکردنەوەی شەقام و وێرانکردنی زیندانەکانی کۆماری ئیسلامی. مردن بۆ کۆماری ئیسلامی زیندانی سیاسی دەبێ ئازاد بکرێت. هاوڕێ زەینەبم کاتتان باش و زۆر بەخێر بێن بۆم بەرنامەیە. سلااوڕێزم هەیە هەموو کاتیەوە بینەرانی بەرەزیش باش. زۆر سپاس. زۆر سپاس بەخێر بێن. هاوڕێ زەینەب پێشەوەی کە بچینە سەر بارودۆخی زەینەب جەلالیان و ژنانی زیندانی سیاسی لە زیندانەکانی کۆماری ئیسلامی ئەم هەوێ سەرەتا باسێک لەسەر چۆنیەتی بارودۆخی ژنان بکەین. کۆماری ئیسلامی لە هاتنە سەرکاری تا ئێستا گوشارەکانی بۆ سەر خەڵک هەر ڕۆژ زۆرتر بووە لا ئێجامە بگرە ئەشکەنجە و زیندانیکردن بە تایبەت بۆ سەر ژنان کە لە ماوەی شۆڕشی ژینەیشدا زۆر بەرچاو بوو. هۆکارەکەی ئەم دڕندانەیە ڕژیم لە بەرامبەر ژناندا بەڕای ئێوە چییە؟ بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ بێگومان کۆماری ئیسلامی ئێران لە کاتی هاتنە سەرکاری لە ئەو یەکێک لە پایە ئەساسەکانی زوڵم و زۆری کە حکوومەتەکەی لەسەر دامەزراند و خۆی لەسەر ئەو کۆڵەکەی دامەزراوە زوڵم و زۆری وە توندوتیژی بەرامبەر ژنانە، ینی سیاسەتکردن لەسەر ژنان بە جۆستیان بێ بە ڕوحیان بێ بە هەر شێوەیەک بێ هەدەفگرتنە لەلایەن کۆماری ئیسلامی ئێران یەکێک لە هەدەفە سەرەکیەکان و بناغەترینەکان یەکێک لە بناغە هەرە بناغەیەکانە کە کۆماری ئیسلامی لەسەری خۆی دامەزراندۆ بەڕاستیش بۆیەش هەمیشە سیاسەتەکانی لەگەڵ ژنان لەسەر ژنان پەیڕەو کردو سیاسەتهایەکی کە بە ڕۆژیش لەسەری ڕادەوەستێەوە هەوڵ دەدا تەنانەت ڕۆژانە هیندێک گۆڕانکاریان تێدا بکات وە بەپێی بەرژەوەندەکانی خۆی. مەبەستم گۆڕانکاری ئەوە نییە کە
بە نەفعی ژنان بێت یا شتێک بەڵکو بۆمانەوەی خۆی بتوانێت لە سیاسەتەکانی خۆی لەسەر ژنان پیادە بکە. هەر بۆیش ینی هەر لە سەرتاشەوە دەبینین ئەمە کاتێک یعنیەوە تەنیا یەکێک لە ئەو شتانە نیە و بابەتانە نیە کە تەنیا کۆماری ئیسلامی سیاسەتەکانی خۆی بۆ پەیڕۆ بکات لەسەر ژنان بەڵکو شتێکی گشتیە بەڕاستی و بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران کە سیاسەتی لەسەر شەڕ و لەگەڵ شەڕ و دین و هەموو شتانە تێکەڵاو کردو بۆی کە بتوانێت هەری زۆر کۆمەڵگا بندستی خۆی بکات و بە بندستی بهێڵێتەوە و بۆیش هەر لەسەرەوە ساسەش هەدەفگرتنی ژنان نیوەی کۆمەڵگاوە لە ناو نیوەی کۆمەڵگادا بێگومان ئەساسگرتنی نیوەی دیکەش دەتوانێت ڕاحەتر کۆنتترۆلی بکاتوە بە شێوازێک لە شێوازەکان دەتوانێت بە تەسلیمیەتی بکێشێ دەتوانێت کۆنتترۆلی بکات ینی بەڕێگەی سیاسەتکردن لەسەر ژنان جا بەجەستە بێت بە ڕوح بێت بە شێوازی جۆرە و جۆر بە پێی یاسا و قانون بێت کە دای دەسەپێنێت بەسەر ژناندا دەتوانێت هەر بۆ شێوەیە لەسەر بەشەکەی دیکەش کۆمەلگا پەیڕۆی بکات دەتوانێت سیاسەتی لەسەر منداڵان لە سەر زیهنیەتی منداڵان پەیڕۆ بکات لەسەر بەشەکەی دیکەی کۆمەلگا پەیڕۆ بکات بەو زیهنیەتی پێ سالارانیەوە ئەو زیهنیەتە دوگماتیکە دینیەکە بەسەر کۆمەلگایدا پیادە دەکات هەر بۆیش یەکێک لە بناغە هەرە ئەساسەکانی کە کۆمەلگای دەتوانێت پێ بچەوسێنێتەوە سیاسەتی پەیڕۆکردنی بڵین کۆنتترۆلکردنی ئەو سیاسەتەیە کە بتوانێت لەسەر ژنان پەیڕەوی بکات و حتا باشترەوە بتوانێت پێش بخات بێگومان باشتر دەتوانێت کۆمەلگا کۆنتترۆل بکات بەخاتریەوەی کە کۆماری ئیسلامی ئێران یەک لەو حکوومەتە دینیە دوگماتیکانەیە کە تا ئەو ڕۆکانی توانیوێتی لەسەر ئەو بنەمایە خۆی بهێڵێتەوە وە کاتێککە لە بەهاتنە سەرکاری دەستی کرد بە تندوچیژی بەرامبەر ژنان دەستی گر بە گرتن و ئەدامکردنی ژنان و حجابی زۆر ملی کە بەرسەر ژنانی داسەپان بێگومان ئەوانە هەموو لە ئەساسی ئەو سیاسەتەدا دێن کە لە هەر لە سەرتاوە بە شێوازێکی زۆر بەرفراوان و قوڵ بەڕێوەی بردووە حتاکوونی ئەو ڕۆکانش بوو نمونە هەری قوڵ کە بەکاری هێناوە سیاسەتی پەیڕۆ کردو لە کوردستانەوە سیاسەتی پەیڕۆ کردو کە ئێمە بینیمان هەر لە سەرتاوە ژنانی کورد ژنانی پێشمەرگە ژنانی چالاکی مەدەنی لە هەر شوێنێک کە ڕوبەڕووی ئەو ڕژیمە بانەوە ڕوبەڕووی ئەشکەنجە و گرتن و ئەعدام و ئەوانە دەبوونەوە ینی هەموو ئەو توندوتێژانەی کە لە کۆمەلگاکانی دیکەشدا لەسەر ژنان پەیڕۆ دەکرێت کە حکوومەتێکی دینی و حکوومەتێکی چەوسێنەوەیان هەیە هاوچەوسانەوەیان هەیە بە بێگومان دوور لە بنەماکانی دموکراتیکە هەر بۆیش ئەساسی کۆماری ئیسلامی دیسانەکانی دێڵێمەوە لەسەر پەیڕۆکردنی سیاسەتی کۆنتترۆلکردنی ژنان جا بە حجابی زۆرە ملی بێ یا بە ڕێگەی سیاسی بە یا بە ڕێگەی دینی بە یا بە هەر شێوازێکی دیکە بۆمانەوەی خۆیان دەبێ ئەو کارە بکەن تا بتوانن ئەو دیکتاتۆریەت و سیاسەتەکانی خۆیان پەیڕۆ بکەن بێگومان. بەڵێ زۆر سپاس هاوڕێ زەینەب ئێوە باسی بۆ ئەوەی کە مانەوەی خۆیان وەکو منزورتان کۆماری ئیسلامی بێت بۆ ئەم مانەوەی خۆیانە دەستەدەن بە زیندانیکردنی ئینسانهایەک لە ناو کۆمەلگای ئێران و بەتایبەت لە کوردستانە بۆ زیاتر ڕوونکردنەوەی ئەم بابەتە ژنان یەکێک لەو بەشەی کۆمەلگان کە کۆماری ئیسلامی زۆر بەڕاحەتی زیندانیان دەکا وەکو نەرگسی محەممەدی سپیدە قولیان زەینەبی جەلاڵیان ئەمانە بەشێک لەو ژنە بوێرانن کە هەموو ڕۆژێ لەلایەن کۆماری ئیسلامیەوە فشارەکانیان بۆ سەریان زۆرتر دەبێت ئایا کۆماری ئیسلامی دەتوانێت بەم زیندانیکردنی ئەم ژنانە مانەوەکو نمونە باسم کرد بەڵام سەدان ژنی دیکە هەیە لە ناو کۆمەلگای ئێراندا کە ئێستا لە سیا چاڵەکانی کۆماری ئیسلامیدان ئایا دەتوانێت بە زیندانیکردنی ئەمانە بەر بە ئەو خەست و داخوازی ژنان بگرێت؟ بێگومان هەر وەک لە ئێمە ڕۆژانە لە پراتێکیشدا ئەو شتەمان بینیوە لە بەر چاومانە بێگومانە و ناشتوانێ و پێشتریش نەیتوانیوە ئەگەر پێشتر تا ئاستێک توانیوێتی
ئەو دەنگە کەمتر بکاتەوە یا بێدەنگی بکات بێگومانەوە هۆی جیاوازی هەیە بەڵام ئەو ڕووکانێدی بە قەولی دەڵێن شتەکە ئیدی گەیشتۆتە ئێسکان ئیدی گەیشتۆتە ئاستێکی کە ئیدی زەرفەتی کۆمەڵگا پڕ بۆتەوە هەم لە لایەکی دیکەشەوە ژنانیش وشیارتر بوونە لەگەڵ ژناندا کۆمەڵگاش بەگشتی وشیارتر بوو یعنی ئەوانە هەموو وا دەکات کە هەروەک لە پراتیکدا دەبینین ئێمە ئەوڕۆ ئەگەر پێشتر بەشی هەری زۆر زیندانی سیاسی لە کوردستان بوون ئەوڕۆ دەبین لە سەر تاسەری ئێران هەیە هەرچەند بەو ڕادەیەنیە کە لە کوردستاندا هەیە ینی هەمیشە دەبێمە بۆ هەر یەک لەو مۆزوعانەی کە باسی دەکەین دەبێ بگەڕینەوە ڕابردوو لەگەڵ هاتن سەرکاری کۆماری ئیسلامی ئێران بێگومان بە پێی وەی کە لە ئەو حکوومەتە ئەو دیکتاتۆرێکی پێشوو کە لە زمانی شادا ئەو دیکتاتۆریەتی کە هەبوو بێگومان ئەو کاتیش ڕەوشێژ ناخراب بوو بەڵام دەگەڵ وەدا بەڵکو هێندێک کەس فکریان کرد بۆ نمونە ئەو کەسانەی کە لە بواری لە ئاستی دینی وەسهەبیدا هێندێک زۆر فشاریان لەسەر بوو لەو کاتەدا ویان فکرگرت بە تایبەت ئەو کەسانی کە باوەڕی دینیان هەبوو ویان فکر کرد کە بەهاتنە سەر هەکاری ئەو کۆماری ئیسلامی ئەو شتە گۆڕانکاریەک بۆوان سازەوەی هەندێک ساز بوو بۆوان بەڵام بێگومان ئەو ڕۆکانە دەبینین شتەکە تەنیا لەو ئاستی مەسەلەی مەسەبی و شتانە دەنەماوەتەوە ئەو ناڕزایەتیانە ئەو سەرخڵدانانە ئەوەندە بەربڵاو بێتەوە حتا تەنانەت ئەو کەسانەی کە مەسهەبیشن ئێمە ئەو ڕۆکان دەبینین ناڕزایەتەکان ئەو کەسانی تێدا بەشدارن کە تەنانەت حیجابیشیان هەیە مەسەلەکە لە مەسەلەی ژنان چۆتە دەرێ لە مەسەلەی حیجاب چۆتە دەرێ لە مەسەلەیەکی مەسەلەی گروپێک یا لایەنێکی تایبەت چۆتە دەرێ یعنی تەنانەت ئەو کەسانەی کە باوەڕیان بە بڵین لایەنگیری دین و مەسهەبیشن ئەوانش حتا بێزاربوونە لە کۆماری ئیسلامی ئێران بۆ یەش گەیشتۆتە ئاستێکی دی وەکو تەقینەوەیەک ساز بۆ لەناو کۆمەڵگادا کە ئیدی ڕووی ئەو حکوومەتە و ئەوەش ئاشکرا بۆ کە سیاسەتەکانیشیان تەنانەت و ئیدی گەیشتۆتە ئاستێک کە چی دیکە ناتوانن ئەو سەر هەڵدانانە بێدەنگ بکەن لە بوارێکی دیکەشدا بەڕاستی ئاستی وشیاری کۆمەڵگا بەتایبەت ئاستی وشیاری ژنان گەیشتۆتە ئاستێکی ئەوەندە زۆر کە ئیدی تەنانەت باوەی کە ئێستامە دەبینین چەندە ئەیدام و شکنجە زۆرە حازر نین پاشەکشە بکەن و تا ئەو کاتێک کە بە مافەکانی خۆیان بگەن دەنا ئێمە وەک لە کوردستان بە تایبەتی ئێمە بەو ئەشکەنجە و ئێدام و تەجاوزانەی کۆماری ئیسلامی هەر لە ئەسەرەتاوە ئاشنا بووین ژنانێکی کە لە ڕێزەکانی پێشەوەی شەڕبوون لە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران و کاتە لە کوشتندا لە شەڕدا لە ئێدامکردنرا هەمووانەمان ئێمە چێشتو ینی لە بنەماڵەکاندا لە دەوروجیراندا هەموو ینی کۆمەڵگای کوردەوە کۆمەڵگای کوردستان بەو مەسەلە ئاشنایە بەڕاستی شتێک نیە بۆی غەریب بێ بەڵکو بۆ شارەکانی دیکە وەکو تاران وێسفەهان و نازانم ئەوانەی کە بڵین لە دەروی کوردستانن بۆوان تازگی هەبێ کاتێک کە حتا کۆماری ئیسلامی ئێران هێزەکانی ینی بەبێ هیچ پاراستنێک بەبێ هیچ وەی کە دەست لە ژن و منداڵیش حتا بپارێزن ئاشکرا لە شەقام ڕوبەڕووی خەڵک دەبوونەوە و تیرەندازیان دەکرد و مستەقیم بە خەڵکیان دەکوش ئەو شانە ئێمە لە کوردستان بێگومان پێی ئاشنا بوون وە شتێکی تازە نەبوو بۆ ئێمە و ئەوەی کە یا ئێمە حتا تەنانەت لە کاتێکدا کە لێرە ناڕزایەتەکان بەردەوام بوون هەمیشە بەحسیەوەمان کردو کە ئێمە ئەو شتن تازە نیە بۆ ئێمە بۆ وەکو گەلی کورد لە کوردستان ئێمە هەر لە سەرەتا هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران وەکو ژنانی کورد لە بەرامبەر ئەو ڕژیمە ڕاوەستاوین تەنانەت لە بەرامبەر حیجابی زۆرە ملیشدا ڕاوەستاوین و ئەو شتەمان قبول نەکردووە و کولتوری ئێمە تەنانەت ئەو شتە هەڵناگریان و بەحسیوانەمان کردووە کە وەکو نمونە نسرین و شەهلا کەعبی کە دوو دانە پەرستار بوون ئەو کاتە تەنیا بۆ خاتری تیمارکردنی
برینی پێشمەرگەکان ئەو کاتی ئەدام کراونێنی ئێمە بەردەوام ئەو شتانەمان کردبەوەی کە خەڵکی دەروەی کوردستانیش بەو مەسەلەی ئاشنا بێت وەبزانن خەبات و تێکۆشانی ژنانی کورد ئەو ڕۆنێ دوای شۆڕشی ژنجیان ئازادی نییە. ئێمە کەسانی وەکو زەینەب جەلالیانمان هەیە کە 16 ساڵ ئەوڕەکانە لە زینداندایەوە خۆڕاگریەکەی بەڕاستی بۆتە نمونە. یا شیرین ئەلەمهولی کە ساڵانێک پێش ئێستا ئێدام کراوە تەنیا لەسەر مەسەلەی سیاسی ینی و مەسەلەی ژنان، ینی ئەوانە بەردەوام ئێمە بەحسی و شتانەمان کردو بۆیە ئەو شتە زیاتر ئێستا بۆ خەڵک ئاشکرایە کە شۆڕشی ژنان لە کوردستان تاریخێکی هەیە، بەڕاستی مێژوویەکی هەیە کە حاشا هەڵنەگرەوە ناتوانن بە نمونەی ئەو فداکاریانەی ئەو ژنانە لە هەر لە 40 ساڵی ڕابردوودا و نمونەی هەری دوایی زەینەب جەلالیان ینی ئەو شتە بە ئێمە نیشان دەداکە ئێمە بەو شتە لەگەڵ شتە کوڵاوین بەڕاستی و ژیانی ڕۆژانەی ئێمە لەسەر مەسەلەی سیاسی لەسەر مەسەلەی بەرابەری و ئازادی بۆ ئازادی مرۆڤایەتی ینی تێکەڵاوە لەگەڵی. بەڵێ زۆر سپاس هاوڕێ زەینەب. هاوڕێ زەینەب لە دوای دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی و دوای ئەوەی کە ئێران و بەتایبەت کوردستان سەحنەیەکی تازەی لە مبارەزات نیشاندا، ژنانێک دەگیریان و دەبریانە تا زیندانە تاکە کەسیەکانی کۆماری ئیسلامی. گوشارەکان بۆ سەر ژنان زۆرتر بوو، بەتایبەت ژنانی زیندانی سیاسی. بۆ نمونە بێبەشکران لە مافی مرەخەسی، بێبەشکران لە دەست پێ ڕاگەشتن بە دەرمان و حتا توندوتیژی جنسی، ئازاری جنسی بەرامبەر بەم ژنانە کراوە و ئێستا ئایبینی لە شەبکە ئیجتماعیەکان ئەم ژنانە تێن بەڕاشکاوی باسی لە جەنایەتەکانی کۆماری ئیسلامیەکەن بەرامبەر بەخۆیان کە چۆن ئازاری جنسی دراوە، دەستێژی جنسی کراوە سەریان. هۆکارەکانی ئەم ڕەفتارانەی کۆماری ئیسلامی چیە کە لەم بارودۆخە تایبەتە ئەم کارانە دەکات؟ بەڵێ بێگومان ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەو وشاری لەناو کۆمەلگادا ساز بووە ئەو جیاوازی شۆڕشی ئەو جارە یا بڵێن سەرهەڵدانەکانی ئەو جارە من هەر پێی دەڵم شۆڕش بەڕاستی چون وەکو شۆڕشی دەبینیم بەڵام دەنێ و پرۆسەیەکدایە هەرچەند سەرهەڵدانەکانیش کەم بوو بێتەوە بەڵام دیسانەکانی پرۆسەی شۆڕشەوە بەڵام بە قۆناغی جیاوازدا تێدەپەڕێت. ئەوە بێچارەگی کۆماری ئیسلامی نیشان دەداوە تەنیا ئەوە لە دروشمدانە بڵێن ئێمە یا زۆر ئەوە بیرکەینەوە تۆپی بیرکەین و یا سپێ ڕۆژی کۆماری سپینی کۆماری ئیسلامی دەڕادە ئەو شۆڕشە بە 2 ڕۆژان سەر دەکەوێت نییە نابڕاستیش وەک وتم ینی ئەوە ئەو شۆڕشی ژنجیان ئازادی لە درێژای ئەو تێکۆشان و خەباتە بۆ کە ژنان لە ماوەی ئەو 43 ساڵەدا کردویانە بەردەوام ئەو هەموو ناڕزایەتی ئەو هەموو زوڵم زۆرەی کە بە ڕوح و جەستە و لە کۆمەلگادا لە بنەماڵەدا بە هەر شێوازێک کە هەمووی دەگەڕێتەوە سەر ئەو زەخت و فشارە سیستەماتیکی کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە بێگومان ئێمەش کۆمەلگایەکی پیا و سالارمان هەیە بێگومان ئێمەش کۆمەلگایەکی زۆر بەرابەر و عادڵمان نییە بەڵام ینی مەبەستمەوەیە کە هەم لە کۆمەلگاوە ژنان زۆر ئازیێتیان بینیوە هەم ڕوبەڕووی ئەو هەموو چەسانەوە بوونەتەوە هەمیش لەلایەن کۆماری ئیسلامیەوە ینی ئەوەی کە لەلایەن دەوڵەتەوە لەلایەن ئەو سیستمەوە دەیبینن مەبەستم ئەو توندیتیژی ئەو هەموو چەسانەوە سیستەماتیک و ساختاریەکە بەسەر ژناندا سەپاوە بە چەند بەرابەر. ئێدەنا لە کۆمەلگای ئێمە لە کۆمەلگای کوردستان وەکو کورد ینی لەبەستەر مەسەلەی نەتەوایەتیش بێگومان زۆر تووشی ئەو چەسانەوە بووینەتەوە خەباتی ڕۆژانە کراوە لەو بە شێوازی جۆرا و جۆر لە نیو لایەنەکاندا لە نیو حیزبەکاندا لە ناو کۆمەلگادا لە نهۆ بنەماڵەدا بێگومان خەبات کراوە بەشی هەری زۆر ئەوەیە ئەو خەباتەیە کە ژنان کردویانە. جاگە بگەڕێمەوە سەر پرسیارەکە وەک کوتان کە بۆچی ئەو هەموو فشارە ئەو هەموو ئازیێت و ئازارە ئەو هەموو فشارە دەخاتە سەر زیندانیانی سیاسی ژن بە تایبەت
بێگومان دەگەڕێتەوە سەر ئەو بڵین پۆختەبوون ئەو گەیشتۆتە ئاستێکی کە لە ئێستادا ئەو شۆڕشە سەری هەڵدا بۆ شێوازە کە ئیدی ژنان هەم ترسیان شکاوە هەم گەشتونەتە ئاستێکی کە ئیدی هیچ پاشەکشەیەکی تێدانە. ئێمە هەمومان دەزانین کە جورمی سیاسی لە کۆمەڵگای بڵێ لەلایەن جمهوری ئیسلامی و تعریفی بۆ نییە. ینی حتا تەنانەت ئەو کەسانەی کە دەگیرێن لە سەر مەسەلەی سیاسی لەسەر مەسەلەی نەتەوایەتی لە هەموو شوێنێکدا بە هیچ شێوازێک تعریفی سیاسی بۆ ناکەن بە خااتریەوەی کە تعریف نەکراوە لە قانونی ئێرانیدا. بۆیش هەوڵ دەدەن هەمیشە بە شێوازێکی جیاواز بە شێوازێکی بڵند دژی ئینقلاب و بە زۆر شێوازی دیکە شەکە بەلاڕێدا ببن یا بڵێن ئەسەنەوانە سیاسی نینە. جا لە دوای شۆڕشی ژنجیان ئازادیشدا ئێمە بینیمان ژنان وەک باسم کرد لە قسەکانی پێشێشدا ژنانی سیاسی لە سەرەتا هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران لە زیندانەکان تەجاوزیان پێدەکرا شوێک پێش ئەعدامەگە ئەگەر باکێرەبان تەجاوزێکیان پێدەکردن ئەعدامیشان دەکردن و ئێمە لەو کاتەوە هەمان بووە. بەڵام ئەوەی کە جیاوازێکی کە لەگەڵ ئەو ڕۆکانی لەگەڵ شۆڕشی ژیان ئازادیدا بە دوای شۆڕشی ژیان ئازادیدا هاتووەتە ئاراو ئێمە دەبینین ئەو شتە شکاوەیدی ئەو شەرمە نەماوە ئەو تابۆیە نەماوە کە بڵێ تۆ گە تەجاوزت پێکرا لە زینداندا بەحسی نەکەی ئابوور دەچیا شتێکیوە. ئەوەش نیشانەی وشیارێکی دیکەیەوە شکاندنی ئەو تابۆیە کە تا ئێستا بە نەفعی کۆماری ئیسلامی و ئەوەی کە ترسێک لەناو کۆمەلگادا بخرێتەوە کە بڵێن ژنەکان بەلای سیاسەت دانەچن ژنەکان تەنیا خۆمەحدود بکەنەوە لە چوارچێوەی ئەو سیاسەتانەدا خۆیان تعریف بکەنەوە کە کۆماری ئیسلامی ئێران بۆی تعریف کردوونە بۆ نمونە منداڵهێنان و زۆربوونی جەمعیەت و لە چوارچێوەی ئاشپەزخانە و بۆ شێوازە ئەو تعریفە جنسیەتانەی کە بۆ ژن دەکرێت. ئەوە وای لێ هاتوو کە ئێمە دەبینین لە ئێستادا ئیدی ژنان تەنانەت ئەوە بۆتە بەشێک لە خەبات کاتێک کە ڕوبەڕووی دەستێژی جنسی بنەوە یا توندوتیژی بنەوە یا بە هەر شێوازێک ئەوە ینی ئێمە بینیمان لەو ئەو شۆڕشی ژنجیان ئازادی بێگومان زۆر تەنەوەی تێدا بوو زۆر بە شێوازی جۆرا و جۆر ئێستاش هەروە ینی من نامێ پێوەستی بکەمەوە بەڕابردوو و هەتا ئەوڕۆکانش لە هونەردا جگەی خۆی گرت لە زینداندا لە بە شێوازی جۆرا و جۆر هەر کەسەوە بە شێوازی خۆی توانی ئەو خەباتە تا ئەو ڕۆکانێش بینێت و ئەوەش یەکێک لە شتەکانە ینی کاتێک کە ڕوبەڕووی ئازارێکی جنسی دەبیتەوە یا لیباسەکانت لە بەردا دەکەنن تەنانەت کاتێک کە تۆ لە زیندانێک دەبن بۆ زیندانێکی دیکە من خۆمەوە شتم تەجروبە کردو کاتێک لە زیندانی زۆنجان بردیانم بۆ زیندانی مەراغە لە حاڵێکدا من 4 ساڵ بوو لە زیندانی ئەوان بووم چۆنە من دەتوانم بۆ نمونە ئەوە بەهانەی ئەوانە کە دەڵێن تۆ دەبێت لیباسەکانت دانی بێشین پاشۆ بکەی بە خااتری وی کە بزانین مەواد دووشتر لە بەدەنتدا جێسازی نەکردووە ئەوە شتێکە کە بەردەوام کردویانە بەڵام ئەوەی کە ئەو ڕۆکانە ئەوە تابۆشکەنی کرا و بەحسی ئەو شتانە دەکرێت ئەوە خۆی خاڵێکی وەچەرخانە ینی ئێمە ئەوەش جیاوازیە کە لەو شۆڕشی ژنجیان ئازادیدا بەنسبەت ئەوەی کە پێشتر دەبیندرا ینی ئەوەش جورئەت و جەسارەت دەدا بە کەسانێکی کە زیاتر بەحسی ئەو مەسائلە بکەن بەحسی ئەو شتانە بکەن کاتێک کە تۆ وەکو چونژنی وەکو بڵین وەکو ژنبوونی تۆ وەکو ئەبزارێک بەکاربێت بۆ کۆماری ئیسلامی ئێران یا بۆ دیکتاتۆرێک کە توی گرتووە لەسەر مەسەلەی سیاسی لەسەر مەسەلەی ئازادی و بەرابەری لەسەر مەسەلەی بیر و باوەڕیت بێگومان تۆ ئەو شتە بە پێچەوانە دەکەیتەوە و ئەو شتە دەکەیتە ئەبزارێک لە دژی دوژمنت بەکاری دێنی ینی
وەکو بڵین وەسیلەیەک بۆ مقاومەت وەسیلەیەک بۆ خۆڕاگری بەکاریدێنی وە هەر ئەو شتێک کە ئەو ئەو بڵین کۆماری ئیسلامی بەکاری دێنی بۆی کە تۆ وەکو ژنێک شەرمی لێ بکەی یا باسی بکەی ئەتۆ بە باسکردنی ئەو شتە وەردە سوڕێنەوە لە دژی خۆی بەکاری دێنیەوە ئەوەش زیرەکێکی بەڕاستی تایبەتە و وەک ینی ئێمە دەبینین لە بەشەکانی دیکەشدا بە شێوازی جۆرا جۆرەمە ینی ئەو شتە دەبینین کە ژنان ئیدی گەشتونەتە ئاستێکی کە زۆر زیرەکانن زۆر بەوردبینی زۆر بە زەرافەت ڕوبەڕووی کۆماری ئیسلامی دەبنەوە ڕوبەڕووی ئەو هەموو چەسانەوەی دەبنەوە کە بە ساڵان بەسەریان هاتەوەش زەرافەتێکە کە بێگومان لە شۆڕشی ژناندا هەمە ئەو شتە زیاتر دەبینین وە جگەی دڵخۆشیە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ زەینەب وەکو لە پێشەکیەکەی چاباسم کرد زەینەبی جەلالیان ژنە کوردی زیندانی سیاسی کە ئێستا لە زیندانی یەزدایە دوایین هەواڵەکان یام دوایین بارودۆخی ئەم زیندانیە سیاسیە چییە کە ئێوە بتوانن باشتر بۆ ئێمە باسی بکەن؟ بێگومان ئەوەی کە ئەو بە خۆراگرەی کە زەینەب جەلالیان دەیکات یعنی بە قسەکردن ئاسانە بەڕاستی بەڵام لە پراکتیکدا سەختە. ڕاستە ئێمە وەکو ژنانی کورد بە ساڵانە بە زیندان و گرتون و ئێدام و ئەشکەنجە ئاشنین بەڵام ئەوەی کە بەسەر زەینەب جەلالیان ئەو شێوازە سیستەماتیکەی کە وەکو ئەشکەنجەیەک سیستەماتیک لەسەر زەینەب جەلالیان هاتۆ بێگومان جیاوازە لەوانی دیکە. ئێمە هەمیشە زیندانی سیاسی ژنمان هەبووە بەڵام ئەوەی کە لەسەر زەینەب جەلالیان پەیڕۆ دەکرێت بە خاتریەوەی کە زەینەب جەلالیان بە شێوازێکی جیاواز ینی ئەوەش وە چەرخانێک بوو لە شۆڕشی ژنانی کووردا کە ئێمە لە نمونەی زەینەب جەلالیان دەیبینین یا وەکو مەست بۆ نمونە شیرین ئەلەمهۆلی ینی بەپی قۆناغەکە خۆیان نۆ کردوتەوە هەر ئەو کەم و کۆڕی ئێمە ئێستا لە کۆمەڵگای غەیری کووردا دەیبینین ئەو کاتە زەینەب جەلالیان هەوڵی داوە ئامادەکاری بۆ بکات. زەینەب جەلالیان ئەو کاتە بۆ کاری ڕخستن لە ناو شار بۆ بێگومان کە بەرەو کرماشان ڕۆیشتووە دووە ئەوەندەی من خەبەرم هەبێ ئەو کاتە کتێبی پێ بوت کتێبی لە کتێبی هەبووەوە بێگومان لەسەر ئەساسی بەڕێخستنکردن و ئامادەکاری لە ناو کۆمەڵگادا بۆ ڕۆژێکی ئاوە کە ئەمە ئەو ڕۆکانی دوای 16 ساڵان ئەو نەتیجەکەی دەبینین ینی بۆ کاری ڕێخستن ئێمە یەکێک لە کەم و کۆڕەکان یەکێک لە زەعفەکانی لە بەنسبەت کۆمەڵگای کوردستان ینی لە دەرەوەی کۆمەڵگای کوردستان کە دەیبینین بۆچی ئەو شۆڕشە هەندێک کامڕەنگتر بووەوە لە ئێستادا بە خاتریەوەی کە گەلی غەیری کورد بۆ نمونە لە تاران و ئەسفەهان و نازام ئەو وڵات ئەو شوێنانی دیکە لە دەرەوەی کوردستان بەڕێخستن کراو نەبوو و جورایەکیش غافڵگیر بوون بەڕاستی ڕاستە ئەو شتیان دەوێ ئەو ئازادیان دەوێ ئەو بە وجودیان هەستیان پێ کردووە بەڵام ئەو بەڕێخستنکردنە لە ئەوێدا بەڕاستی زەعفێکی گەورە بوو. ئێمە نمونەی کەسانێکی وەکو زەینەب جەلالیانمان هەیە کە ئەو ڕۆکانە دەبینین کۆمەڵگای کوردستان زیاتر بەڕێخستن کراوە ئەگەر شتێک دەبێت زوو خەڵکەکە دێتە لای یەکتر زووتر خۆ ئامادە دەکات ینی ئەوە ڕاستیەکە کە جگەی خۆشحاڵیە بەڕاستی کە کۆمەلگای کوردستان بەڕێخستن کراوە هەم بەهۆی وەی کە پێشینیەکی مێژوویی هەیە بەهۆی جێگرتنی ژنان و پێشەنگاتی ژنانیش لە خەباتی نەتەوەییدا لە خەباتی ڕزگاری نەتەوەییدا هەر لە کۆنەوە و هەمیش بە دواییدا بەردەوامبوونی ئەو شتەوە لە کاتێکدا کە زەینەب جەلالیان هەیە تعریفێکی نۆ لە خەبات بۆ ئەوەی کە زەینەب جەلالیان پێشەنگایەتی دەکا بێگومان لە ئەوەی کە ژنان دەبێ پێشەنگ بن بۆ خەباتی نەتەوەی ژنان دەبێ خۆیان بەڕێخستن بکەن وە
ئەوەی کە زینەب جەلالیان لەسەری بێگومان ئەو هەموو شکنجەکرا و ئەو هەموو ڕوبەڕووی گوشاری سیستماتیک بووتەوە حتا ئەو ڕۆکانیش و حتا کۆماری ئیسلامی ئێران لە ئازادکردنیشی دەترسێت ئەو خاڵانەیە کە کۆماری ئیسلامی ئێران پێی دەزانێت بەڕاستی و ئەو خۆڕای ئەو باوەڕیەکی زینەب جەلالیانەکە وای کردو تا ئەو ڕۆکانیش بتوانێت ئەو باوەڕێ بتەوەیەتی کە بتوانێت تا ئەو ڕۆکانی خۆراگری بکات و ببێتە نمونە بەڕاستی و ئێمەیشنن یعنی مەوەستمەوە یەکێک لە شتەکانی کە زینەب جەلالیان 16 ساڵ لەوە پێش خەباتی بۆ کردووە تا ئەو ڕووکانی ڕوبەڕووی ئەشکەنجەیەکی ئاوە قورس و گران بۆتەوە ئەوەیە جیاوازێکەی لەگەڵ کەسانێکی دیکە کە لە شارەکانی دیکەدا دەگیرن ینی وەکوتم زیندانی سیاسی تعریفی نییە لە قانونی کۆماری ئیسلامی ئێراندا زینەب جەلالیان تەنیا زیندانێکی سیاسی ژن نییە زینەب جەلالیان زیندانێکی سیاسی کوردیشە و فەرقی لەگەڵ زیندانیەکانی دیکە ئەوەیە کە بەڕاستی هەم لە مەسەلەی نەتەوەییدا پێشەنگە هەم لە مەسەلەی ژناندا و ئەو شتێک کە ئەو کاتە بیری لێ کردوتەوە وەک بەڕێخستنکردنی کۆمەلگا ینی بێگومان دموکراسی و ئازادی کاتێک پێک دێت کە ژنان بتوان پێشەنگاتی بکەن هەروەی کە ئەمە ئەوڕکان لە شۆڕشی ژنجیان ئازادیدا دەیبینین باوەی کە هێندەگەن حرافات و هەوڵدان هەیە بۆ بەلاڕێدابردننی و ئەوەی کە بیان هەوێ ئالتێرناتیوی بۆ دابنێن و بە خۆشحاڵی و نەیانتوانی و ئەوەی کە ئەو باوەڕەی کە زینەب جەلالیان هەیەی بێگومان وەگوتم خۆراگریەکی کە ئەو ڕۆکانی ئێمە دەیبینین هەر وەک کۆماری ئیسلامی ئێران کە ڕوبەڕووی بۆتەوە تەنانەت ترسی هەیە لە ئازادکردنیشی کۆماری ئیسلامی ئێران بەڕاستی و خاصیەتەی هەیە هەوڵ دەدا تا ئەو جگەی بووی بکرێت ئینسانەکان نەخاتە زیندان مەبەستمەوە زیندان بەشێکە لە کۆماری ئیسلامی مەبەستم ئەوەیە کە قارەمانیان لێ ساز نەکات کە کەوتنە زیندان دەزانێت گەل خاوەندارەتی دەکات لە کەسوکاری خۆی لە خەباتکاری خۆی لە کەسانی شۆڕژگەر و ئازادی خواست هەوڵ دەدا کە نەخرێتە زیندان بۆی کە قارەمانیان لێ ساز بێت هەوڵ دەدا تسلیمیان بکات لە کاتی گرتنیشدا بە شێوازی جۆرا و جۆری ئەشکەنجە و عەزیزکردن بێگومان بەڵام دوای کە کەوتنە زیندان هەوڵ دەدا دیسانەکانی بە شێوازێک تەسلیمیان بکات دوای ساڵهای ساڵ بێگومان بەردەوام لێپرسینەوەی لێ دەکەن بەردەوام ترسی دەخەنە سەر مەترسی ئەوەی کە بڵێن ئێمە پەروەندەی سەد تازنەمان بۆ تۆ ساز کردووە و قەت ناتوانانی بچیتە دەرەوە یا بە شێوازی دیکە جورمی دیکەیان لەسەر سابیت بکەن یا بۆیان پلان سازیان بۆ دەکەن بێگومان تەنانەت دەگەنیان توانین لە زیندانیشدا تەسلیمی بکەن یاوەی کە تەنانەت بتوانن یەک کورتە ڤیدیۆیەکشیان لێ بگرن بۆی کە بڵێن بەڵێ باشە ئێمە داوای لێبوردن دەکەین هیچ کارێکشمان نەکردەوە داوای لێبوردن دەکەین ئەو شتێک بوو شتێکە زۆر لەسەر ئەو شتە تاکید دەکەن بەڕاستی بۆ نمونە زینەب جەلالیان ئێستا 16 ساڵ لە زیندانە کەسێکی تەنانەت حەبسی ئەبەدی هەبێ زیندانی هەتایی هەبێت دوای 15 ساڵان ئازادی دەکەن ئەگە پێشتر عەفیش نەخوات کە بێگومان لە کەسێکی کە ئاوە خۆڕاگری دەکات کەسێک وەک زینەب جەلالیان و سەدان زیندانی سیاسی دیکەش شامیلی و ئەفوە نابن بەڵام دوای 16 ساڵ ئێستا 15 ساڵەکەشی تێپەڕیوە ینی کەسێک کە تەنانەت لەسەر شتی دیکەش لە زینداندا بێ دوای 15 ساڵان تۆ حەبسی ئەبەدیشت هەبێ هەر ئازاد دەکەن بەڵام بۆ کەسێکی وەکو زینەب جەلالیان هەتا ئێستا دوای 5 ساڵەکەش لە زیندان هێشتوانەتەوە لە چاوپێکەوتن تەنانەت لەگەڵ بنەماڵەشی بێبەش بۆ دووە سەرڕای ئەو هەموو زەخت و زۆرێ سەرڕایوەی کە زینەب جەلالیان بەخۆشی نەخۆشی هەیە ڕوبەڕووی نەخۆشی زیاد زۆر بۆتەوە بە خاتری و ئەشکەنجەی کە بەسەریان دەستەپاندەوە ئەشکەنجەی کە کردوویانە هەتا سەر زەختی و زەحمەتێکی زۆر دەبینیەوە بەردەوام تەنانەت لە دەورانی کۆڕۆنادا بە تایبەتی لەو زیندان بۆ ئەو زیندان دایانگواستەوە بۆ خاتریەوەی کە نەتوانێت جێگیر بێت بە خاتریەوەی کە نەتوانێت بێگومان لە زیندانیشدا ئەو شەرایەتە هەیە کە کاتێک تۆ لە زیندانێک دەمێنیتەوە تازە دەستیتە زیندانێک زیاتر ئەزیێت دەبی تا ماوەیەک هەندێک خەڵکەکە دەناسی و هەندێک عادەت دەکەی و هەم بە محیتەکە هەم بەوەی کەم
خەڵکەکە بناسێت و ڕفتارێکی خۆشیان لەگەڵت هەبێ ئەوش بۆتە ئەوش بەڕاستی فشارێکی ڕەوانی چەند بەرابەر لەسەر زینەب جەلالیان ساز دەکات کە هەم دەرمان ناکرێ هەم لە مرەخەسی بێ بەشە هەم دوور دەخرێتەوە لە بنەماڵی خۆی هەم دەکەوێتە شوێنێکە ئیدی دەسترسی نەبێ بە بنەماڵشی نەتوانن سەردانی بکەن ئەوانە هەموو شتایەکن کە فشارهایەکن کە بەڕاستی لەسەر زینەب جەلالیان هەیەوە تەنانەت ئێستا کۆماری ئیسلامی ئێران لە ئازادکردنیشی ترسی هەیە چونکە بەڕاستی ئەو خۆڕاگرێکی ئەو کردوێتی بێوێنەیەوە دەنگی داوەتەوە ئەوە دەزانێ وەکو زۆربەی کەسانێکی دیکە کە ئێمە ئێستا بەحست لەوە کرد کە کاتێک ڕوبەڕووی تونند و توێژی جنسی دەبنەوە زیندانیانی سیاسی ژن ئێستا وەکو قەدیم نەماوە وەکو پێشتر نەماوە ئیدی فشاگەری دەکەن ئیدی کۆماری ئیسلامی ئێران ڕسوا دەکەن ئەوەش شێوازێکە لە خەبات بێگومان دەزان کە زینەب جەلالیان کاتێک لە 16 ساڵ لە زینداندا تەسلیم نەبوو بێگومان هاتە دەرێ باشتر ئەوەندەی شت پێ لە ماوەی ئەو 16 ساڵەدا بتوانێت کۆماری ئیسلامی ڕسوا بکات کە شاید بە هەزاران کەس هاژنیان بیست تەجروبەشیان نەکرد بێت و ئەوەش ترسێکی کۆماری ئیسلامی بێگومان لەوەی کە ئەو خاوەنداریەتی کە ئێمە وەکو ژنان دەتوانین وەکو بڵین ئەو شتێکە زینەب جەلالیان تەجروبەی کردو لە زیندان بتوانین لێی فێربین وەوەش بێگومان بە نەفعی کۆماری ئیسلامی ئێران نیە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ زەینەب من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتان پێتان وایە بابەتێک هەیە کە ئیشارەتان پێ نەکردووە دەتوانن ئاماژەی پێ بکەن فەرموو. بەڵێ من پێم وابێ زۆرم قسە کرد داوای لەبوردن دەکەم بەڵام ئەوەی کە دەمهەوێ باسی بکەم بەڕاستی مەسەلەی ئازادی ژنان مەسەلەی خەباتی ژنان مەسەلەیەکی تەنیا بە بچووکی نەبینین بەڵکو مەسەلەیەکە تەنانەت لە ناو سنوورەکانی وڵاتێکیشدا ناگونجێ مەسەلەکە مەسەلێکی جیهانیە ئەوەی کە ئەو زەخت و ئەو بڵین نابەرابەری و بێعەداڵەتی کە لەسەر ژنان دەکرێت جا بە هەموو جۆرەکانیەوە هەمووی دەگەڕێتەوە سەر ئەو شێوازە چەوسانەوەی کە لە بڵین لە ئاستی تەبەقاتیدا یا چینایەتیدا ئێمە دەیبینن ینی وشەیەک هەیە جملەیەکی بەناوبانکی کە دەڵێ هەموو لە سوسیۆلۆژیدا بەحسی وشتە ئەو جملەیە هەیە کە دەڵێ نازانم دەقەن چێ وتوێتی بەڵام دەڵێ هەموو نائەداڵەتیەکان هەموو نابەرابەریەکان وە ئەو نابەرابەری بینی ژن و پیاویش هەیە هەمووی ڕێشەکەی دەگەڕێتەوە بۆ نابەرابەری چینایەتی ینی کاتێک لە کۆمەلگادا ئەو نابەرابەریە ساز دەبێت کە تۆ دەڵی ڕەش و سپی یا بڵین دەوڵەمەند و فەقیریە هەموو ئەو شێوازە نابەرابەریانی کاتێک دەڵی ژن و پیاوە هەموو ئەوانە دەگەڕێتەوە نەعەداڵەتیانە نابەرابەریانە دەگەڕێتەوە سەر مەسەلەی چینایەتی بۆیەش مەسەلەی ژنان مەسەلەیەکی ئەساسیە خەباتی ژنان بە کەم وەرنەگرین بە هەندی وەربگرین کەسانێکی کە پێشەنگن لەو وارەدا کەسانێکی وەکو زەینەب جەلالیان بەڕاستی دەبێ خاوەندارەتی لێ بکەین بە خاتریەوەی کە مەسەلەی حزبێک نییە مەسەلەی لایەنێک نییە مەسەلەی گروپێک نییە مەسەلەی فقط نەتەوەیی نییە بەتایبەت بۆ ئێمەی کوڕ مەسەلەی نەتەوەی چەندیش گرنگ بێت بەڵام مەسەلەیەکە کە ئێمە هەرێکەوە بە شێوازی خۆی هەر لایەنەوە بە شێوازی خۆی خەریکە خەبات دەکات بۆی ئەو خەباتی چینایەتی کە باسی دەکەین هەمووی لە مەسەلەی ژندا ئێمە دەیبینینەوە بەڕاستی بۆیش خەباتی ژن خەباتێکی جنسی نیە خەباتێکی تەنیا پەیوەندی بە ژنانەوە نییە بەڵکو خەباتێکی چینایەتیە خەباتی تەبەقەی کرێکارە ینی ئەو ئێمە بینیمان لە شۆڕشی ژنجیان ئازادیشدا کە ئێستا ژنان تەنیا مەسەلەی ژنان مەترەح ناکەن مەسەلەی کارگەرەکان مەسەلەی نەتەوەیە متایبەت لە کوردستان مەسەلەی بێعەداڵەتی و نابەرابەری کۆمەڵایەتیەکانە ینی هەمووانە لە خۆ دەگرێت بۆیش ئێمە ئەوە بە هەند وەربگرین و وەکو مەسەلەی چاوەڕوانی
ئالترناتیوێکی غەربی نەبین کە بڵین ئەوان گیبێن یارمەتیمان بدنیە شتێکە دەناو خۆماندایە لە هەموو بوارەکاندا لە هەموو ئاستەکاندا ئێمە دەبێ خاوەن دەرکەوین لە سەرەوە مەسەلەیەوە بتوانین بە یەکەوە خەباتێکی باش پێش بخەین بۆی کە بتوانین باشتر خاوەندارەتی بکەین لەو کەسانەی کە خەریکن بەها دەدەن خەریکن زیاترین بەها دەدەن لە زیندانەکانداوە بتوانین ئەو کاتە دەتوانین کە هاودەنگ بین و دەنگمان باشتر بەرز بکەینەوە بڵین بکەین بۆی کە بتوانین دیکتاتۆرەکان لەناو بەرین بێگومانەوەش پرۆسەیەکەوە خەبات و تێکۆشانێکی زۆری دەوێت بەڵام هیوایەکی زۆری شەیە خۆڕاگری کەسانێکی وەکو زەینەب جەلالیان و دەیان کەسی دیکەش بێگومان ئەو هیوایمان پێدەبەخشن کە ئێمە سەر دەکەوین و هیچ ڕێگایەکی گەڕانەوە نییە بۆی کە شۆڕشی ژنجیان ئازادیش بە ئەنجام بگەێنین. بەڵێ زۆر سپاس هاوڕێ زەینەب، جارێکی زر سپاس بۆ ئەوەی خۆشەویست کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەشدار بوون. سپاس بۆ ئێوەش. بەڵێ بینەرانی ئازیز، سپاس بۆ هاوڕێ زەینەبی بایزیدی چالاکی سیاسی کە لە بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری بەشدار بوو. خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیە. سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. تا بەرنامێکی دیکە ماڵاوە.